بسم الله الرحمن الرحيم. صلاة ورحمة وميرباني خواهي پروردگارتان لسر بيت بريزان. او مزگوتي که ئێستا دەیبینن ئێرە مزگەوتی غەمامەی پێدەڵێن. کاتی خۆی ئێرە مصەلا بووە. پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکەم نوێژی جەژنی ئالێرە کردووە. ئێرە کە ئێستا لە لای مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەدینەی شاری پێغەمبەر کاتی خۆی مصەلا بووە، نوێژە بارانەی لێکراوە و هەروەها نوێژی جەژنیشی لێکراوە. بۆچی پێی دەڵێن مزگەوتی غەمامە؟ تەبعەن ئێرە دیوی ناوەوەی مزگەوتەکەیە. بۆچی پێی دەڵێن مزگەوتی غەمامە؟ لەبەرەوەی کاتێک کە پێغەمبەر نوێژێ بارانەی کردووە لێرە لەو سەحرایە هاوڵانی کۆ کردوێتەوە، هەورێک هاتووە سێبەری لەسەر پێغەمبەر کردووە صلی الله عليه وسلم و لەسەر هاوڵانی کردووە، بۆیە پێی دەڵێن مزگەوتی غەمامە، واتە پاڵە هەور یاخود سێبەر. ئەو هەورە هاتووە بە فەرمانی خوای گەورە سێبەری بۆ ئەو پێغەمبەر ئازیزەمان کردووە صلی الله عليه وسلم. ئێرە وەکو شوێنەوارێک کراوەتە مزگەوت لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزدا بە فەرمانی عومەری کوڕی عەبدولعەزیز بۆ ئەوەی کە شوێنەوارەکەی بمێنێت. ئێمەش ئەوڕۆ هاتین نوێژێکمان تێدا کرد بە فەزڵی خوای پەروەردگار. ئێرە پێی دەڵێن مزگەوتی غەمامە چونکە هەور هاتووە سێبەری لەسەر ئەو پێغەمبەرە نازدارە و خۆشەویستەمان کردووە صلی الله عليه وسلم. دەی ئێستا بە پرسیارێک لە خۆمان بکەین، ئایا ئێمە تا چەندە ڕێو شوێنی ئەو پێغەمبەرە دەگرین، شارەزای ئەو پێغەمبەرین، ئەو پێغەمبەرە دەناسین؟ ئایا ئێمە تا چەندە شارەزای سونەت و سیڕەی ئەو پێغەمبەرەی صلی الله عليه وسلم؟ کاتێک کە هەور دێ سێبەری بۆ دەکات، کاتێک خوا دەفەرمێ ڕەحمەتەن للعالەمینە، کاتێک دایکمان عایشە دەفەرمێ کان خولوقها القورئان، کاتێک خوای گەورە دەفەرمێ بالمؤمنین الرؤوف الرحیم، دەی ئێمەش تا چەندە ئەو پێغەمبەرە دەناسین؟ با ئەوە پەیامێک بێت بۆ ئەوەی کە چاکتر ژیان و سیڕەی ئەو پێغەمبەرە بخوێنینەوە و شارەزای بین، بۆ ئەوەی کە چاکتر ڕێو شوێنی ئەو پێغەمبەرەمان بگرین صلى الله عليه وسلم. والسلام عليكم ورحمة الله وبركاته.